گەشتونەتەوە قەناعەتی کە قژەکانیان سیحەتیان بەرەو باشتر بێ بەکیتی قژێکی کورت و تەندروست. خاتم ساڵ دەبێتەوەم کاتەوە باش جژنت پیرۆز بێ تاوان لەبەرە جژنانە ئاتەن ئیشی ساڵۆنەکان لۆدێکی چاکیان لەسرە مەبزانم مادووبوونتان چۆنە ئارۆدێکی زۆرتان لەسرە بەخێراتنی کەناڵەکەتانەکەم جژنی ئێوەش پیرۆز بێ و ئەکیید جژنان لۆردێکی زۆرمان لەسرە ئێمە وەکو ساڵۆنەکان و باشە خانمان زیاتر حەزیان لە چی بوو بۆ ئەم جژنە هایلایت و ئۆمبرێ زیاتر هایلایت و ئۆمبرەکان زیاترن وەک لەوەی کە بۆیە هەبێت لەبەرەوەی کە ئێستا خانمان گەشتونەتەوە قەناعەتی کە قژەکانیان سیحەتیان بەرەو باشتر بێ لەگەڵ هایلایت و ئۆمبرەکە باشتر وەک لەوەی کە هەموو ڕۆژێ بۆیە بکرێت و هەموو مانگێ بۆیە بکرێت. باشە حەزەکەم زانم قسەیەکە ئەڵە بام جژنە بە ئیش دانەنیشم پەرچەمەکی خۆم ببڕم ئەم حاڵەتانەتان هەبوو کەسێ لە ماڵە بۆ جژن قژی خۆی چاکات و سەقت بێت بەکیدی زۆریشە وڵی ترە چەنە مەجای تیا بێت چاکێکم بەستر کە مەجالیشی تیانەمێنێت هیوایە زۆر زۆر سەقەتە دەسەڵات یەمیتیان نامێنە. ئامۆژگاری چێ بۆ کچانی کە هەموو ڕۆژێک گەرمی بەکارێنن بە قژیان وڵی وەکوی کە گەرمی بەکارێن ئەبێ بتوان ماسکی باشی بۆ بەکاربێنن سیرۆمی باش بەکاربێنن بتوان خزمەتێکی باشی قژەکەیان بکەن ڕۆژانە ڕۆتینێکی ئەبێ تر مەزبوطیان هەبێت لەبەرەوەی کە دێتونێتەوە گەرمیەکە قژەکە هیلاکەکە ئەیسووتێنێت خۆرکی بۆ دروست دەکات. ئێستا بەیانی جژنە و ڕەمەزانانیش تەوان خەڵک زۆر خواستی لەسەرەوەی کە جوانکاری ئەنجام بات شان تا ساعات چەند مشتریسان بەڕێ کردووە وڵی عادەتەن بە پێوی ئەمە لە ساعتەوە ساڵۆنەکەینەوە لە ساعتەوە موعیدەکان وەرئەگرین بە پێی مشتری ئەمێنینەوە جاری وایە تادا تا 11 تا 9 ئاوە زۆر سپاس ئەمە بزانم قژێکی درێژ و تەندروست یان ئەفو قژێکی کورت و تەندروست یان قژێکی درێژ و هیلاک بەکیتی قژێکی کورت و تەندروست لەشتان ساغ